هەمووی گرنگترە لە هەمووی گرنگترە بڕوان پێ بکەن من ئەوە دەڵێم بە وجدانەوە دەڵێم و قسەک دەکەم قەت بە چاوی قین و ئەوە نییە ئەو زانیاریانی بە من گوترە و ئێستا لەگەریشتان باسەکەم ئەو درۆنانە هەموو پارتی وێشێتینە لۆ دەکەن کو وایە با بە هەولێری قسە بکەین بەڕێزان من دەزانم شە دەرێن کەو دەرێ ئەو کوردی کو با بە هەولێری ئەمە وانە پێمان خۆشە بە هەولێری قسە بکەین یەک ئاسمانی عێراق لە دەست ئەمریکایە ئاسمانی عێراق لە دەست ئەمریکایە چرکە بە چرکەی تەزیل دەبی بۆ زانیاریتان چرکە بە چرکە ئەو زانیاریان لای من هەیە یعنی لە کەسانێک وەرم گرتیە کە ئاگاداری وەزعان ئەڵێ کاکە درۆن لە بن دەسەڵاتی هەشت و حکوومەتی عێراق هەڵنەستایە ئەو درۆنانە کە لێدرایە لە بندە ئەتر ئەگەر هەشت لە ناو هەرێم هەریستان دەبی چکو ئەوان مووقع دەزانن هەموو چرکەیەک تەزیل دەگرێ دەستنەوە سەر چرکە ساتەکان لە چێ هەڵسایە لە بن دەسەڵ ئەو زانیاری لای من هەیە ها یعنی بڕوا ناکەم ئەو سەرچاوی درۆ لەگە من بکاتن تا ئێستا شەرمەزار نەکردن بەقینیش قسە ناکەم دەزانم هەشت و ئێران زۆر پەستن لە پارتی وێچێتیش لە هیچێتیش بەڵام ئەو زانیاری لای من هەیە پارتی وێچێتی بەخۆیان ئەو شتانە دەکەن لە ئەوەی تەزیل کرایەوە یم بزانم ئاسمانی عێراق کە تەماشا کرایە کە لای ئەمریکیەکانە لە بن دەسەڵاتی حکوومەتی عێراق هەڵنەستایە ئیتر ئەگە هەشت هاتبی لە ناو هەولێر چکو درۆن چییە براکەم ئیسرائیل چەند هەزار چەند دوور بوو لە ئێران دەیان هەزاری بردووە ناو ئێران ئەوە شەیە بەڵام گومان زیاتر لە پارتی وێچێتی لە دوو خاڵ دەکرێت و بۆ دەکەن یەک کە ناڵێن 300,000 بەرمیل نەوت زانیاری هەیە ئەوە زانیاری ئەمنیە لەسەری 500,000 لەو ماوانە بردیە یعنی ئەوان سامانی نیشتیمانی کاکە سامانی نیشتیمانی وەکو تاڵانی داگیرکەرێک وەکووانە هەند بانق دەدزن پر دەکاتن جاری وە دەکۆ پۆلیس هات هەر تێدەکات تا ئاخر سەعات جاری وە پۆلیسش دەگا سەریان ڕێک ئاوایان کردیە 500,000 ئەو ماوانە دەرهینایە ئێستا لەو مزەخە گەورانە دەدەن بە خۆیان دەدەن بۆ ئەوی تاقەکەی بگاتە 200,000 بۆ زانیاریتان ئەوە یەکێک لە خاڵە هەرێ زەوهریەکانە دوو خاڵی هەوەیتر ئەیانەوێ لەو ئەوانە هەموو تێک و پێک بدەن ئەو جە تەسلیمی حکوومەتی عێراق بکەنەوە ترسی هەڵاتنیان زۆرە چۆن سەدام بەر لەوەی لە کوێت هەڵبێ چۆن سەدام هەموو ئەوانی نوتیەک بوون دەزانن سەدام هەموو ویرە نەفتەکانی تەقاندەوە و ئاگری تێبەردا ئی کوێت کە ماوەیەکی زۆری پێچوە تا کوژاندیانەوە ڕێگە ئێستاکە ئەو شتە ئەوەیە وەم بڕوا دەکەم پارتی وێچێتی ئەزان کۆتاییانە بۆیە دەچن بە خۆیان لێ دەدەن ئەندێک بڵێن ڕاست ڕەنگ بیت وەڵا ئەمریکا کاکە شەریکاتی خۆی تێدایە کۆمپانیا خۆی تێدادا لە حکوومەتی عێراقی تحقیق لەو مۆزوعی بکاتن یعنی وەکو دەوڵەتێکی فەرمی تحقیق لەو شتە بکە بەس هەموو گومانەکان لە بۆ پارتی وێچێتیە و ئامانجیان ئەوەیەکە لەو ئامێرانە بدەن 300,000 برم 500,000 کەمەک ئەوە بی وەزائیدەن بۆ ئەوی بە تەخریبی لە بۆ حکوومەتی ئەوکەن باشە یعنی ئەگەر ئێران و هەشت بی لۆ ناچن لە ئەمریکا بدەن لۆ ناچن لە سوپای ئەمریکا بدەن وەنیە یعنی خۆ ئەگەر ئەوە بی لۆ دەیان شوێن کێ نادەن بەس لە نەوت دەدرێ لۆ لە سەری ڕەش نەدرایە تاوانە من قسە دەکەم ڕەنگە شۆ لە سەری ڕەشدەم بۆی خەبەرەکە تو کەشف دەکەی بڕوا بکەن ئەوان بۆ ئەوی خەبەرەکە بە درۆ دەربچی شتەشکە دەکەن بەس هەموو بۆ لە سەری ڕەش نادرێ بۆ مەسعود ناکوژێ بۆ مەسرور ناکوژێ بۆ پاڤل ناکوژن بۆ دەچن بەس لە بیرە نەفتەکان دەدەن یعنی ئەوە یەکێک لە ڕۆژنامەنووسی شێوەیە گومان دروستکە و هەموو ڕێڕەوەکە بەو ئاراستەیە دەڕوات ئەوە بۆیە گومانەکان لە پارتی وچێتی ئەزان کۆتاییانان لیان وەردەگیرێتەوە حکوومەتی عێراق لیان وەردەگرتەوە بەس زۆر بەهێدی بڕوا بکەن حکوومەتی عێراق بەدەدی ئەگەر بەغەڵەت تێم نەگەن بەڕێزان بەس یعنی نمونونەکە لە ئێستا وایە دەرپێی لە پێ پارتی وچێتی کردەوە کورە برا ڕۆ استقبالیان ناکە سەرۆک حیزبێکی استقبالەکە باشە پاڤل ئەتوو کێشەت یعنی بەجددیمە بەدەر لەوەی ئەویان توش کردی کە شکستێک بی لە بۆ تووە